لە لای خێزانەکە دەوێری بڵێ ژنی دووەم دێنم ئەگەر ڕێزم چپیاوەک دەتوانی بە ژنەکەی بڵێ ژنی دووەم دێنم وایە لە خێزانەکە زۆر دەترسی لە بەرەوەی ئەوروپیا ئەو دەنگوانە ڕاستە کێشەیەکی گەورەت لەگەڵ برایەکەت دیدار حامید هەبوو تاوای زانیاریەکان لە کلێلی میدیا بەخێر بێ کاک ڕێدار کێیە؟ سلااوتان لێبێ سوپاس بۆ میوانداریە من ناوم ڕێدارە نزیکەی 20 ساڵە دانیشتی وڵاتی سویسرام خێزاندارم سێ منداڵم هەیە ڕێدار کەی دەرکەوت چوو بە هۆکاری ئەوەی کە بەناوبانگ بێتن هۆکاری دەرکەوتنی من دەگەڕێتەوە بۆ ساڵانی 2017 و 2018 کە ئەو کات چەند ڤیددیۆیەکی سروشتی وڵاتی سویسرا لە ئەکاونتەکانی خۆم دامدەنا لە فەیسبوک و لە سناپچات لەو کاتێک کە دەرکەوتووی هەزەکەی شود بە خەڵکیان دەبێت بەڵێ هەستی پێ دەکەم هەستکردنەکەش بەو نامانەیە کە ڕۆژانە لە بۆم دێ بەو فیدباکانەی کە بینەرەکان پێم دەڵێن و زۆر خۆشحاڵیشم کە هەستیشی پێ دەکەم کە سوود بەخشم لەگەڵ هاوسەرەکەت چۆن یەکتریتان ناسی؟ لەگەڵ هاوسەرەکەم سەرەتا ئێمە هاوڕێ بووین وەک دەڵێن فرێند بووین لە سویسرا دەچینە چەند کافتریایەکی عەرەبی بوو بەیەکەوە هاوڕێیەتی ئاساییمان هەبوو وەک هاوڕێیەتی نۆرماڵ لەو هاوڕێیەتیە خۆشەویستی دروست بوو و سپاس بۆخوا هاوسەرگیریمان کرد و ئێستا خاوەنی سێ منداڵین بۆ یەکەم جار لە چ شوێنێک یەکتریتان بینی؟ لە کافتریایەکی عەرەبی بوو کە لەوێ ئەو کاتی من باسی ساڵانی 2006 و 2007 دەکەم ئەو کاتی سەهڕێ عەرەبی هەبوو گۆرانی بێژ داهاتن لایڤ موزیک هەبوو ئەویش لەوێ بوو منیش لەوێ بووم یەکتریمان لەوێ ناسی خەڵکی چ وڵاتەکە؟ بە ئەسڵ خەڵکی بۆسنیەیە بەڵام لە سویسرا لەدایک بووە ئەگەر ئاسایی بێ منداڵەکانت ناویان چی و چییە؟ منداڵەکانم کچێک و دوو کوڕم هەیە کچە گەورەکەم بە ناوی لاریە ناوەندەکەم بە ناوی دانیار گچکەکەش بە ناوی دارین هۆکار چیە منداڵەکان و خێزانت نیشانی خەڵک نادەی؟ وڵای ئێستا هۆکارە بەڵام کاتی خۆی هیچ هۆکارێک نەبووە من منداڵەکان و خێزانیشم دەردەخست بەڵام بەداخەوە وا هەستی پێ دەکەین چاوزارمان زۆر لەسەر بوو زۆر بەداخەوە کاریگەریشی کردە سەر خێزانەکەم و کە کوڕەکەم بەداخەوە تووشی نەخۆشیێکی زۆر دەگمەن هات ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە چاوزار لێدا و ئێستا ئەو هۆکارەیە کە من منداڵەکانم و خێزانەکەم دەرناخم ئەو دەنگۆیانە ڕاستن دەربارەی ئەوەی ڕێدار لە هاوسەرەکەی دەترسێ؟ ترس شتێکی جوان نییە بڵێ ترس بترسی بەڵام ناترسم ئەگەر بە کورتی جاودەوەم بەڵام ئەگەر دوور و دریش کەمەوە ترس نییە ئەگەرە تو لە هاوسەرەکەی خۆت ڕێزی بگری بەداخەوە ئێستاش لە کۆمەڵگەکەی مە ئاوایە کە تو ڕێز لە ماڵ و منداڵی خۆت بگری بە ئۆمەر یاخود بە کەسێکی بڵێت ترس کە بترسی لە خێزانەکەت نەخێر من ناترسم بگرە پاڵپشتشمە لە هەندێک شتەکە دەیکەم بۆ ئەو ڤیددیۆیانەی کە دایدەنێم نەخێر هیچ ترسی تێدا نیە ترسم نییە هیچ جیاوازێک دەبینی لە نێوان ئەوەی لەگەڵ ئافرەتێکی کورد یاخود لەگەڵ ئافرەتێکی ئەوروپی هاوسەرگیری بکەی؟ وڵی هەتا هاوسەرگیری نەک ئەگەر هەردووکت هەبی جیاوازەکەی دەزانی ستا من جیاوازەکەی من ناتانم بڵێم جیاوازی ئەوەیە چکە من ژنی کوردم نەبووە یانیش خێزانم کورد نییە بەڵام کە دەوروبەرەکەم دەبینم خێزانیان کووردە شتێکی وا نابینم مهم شتەکە لێک تێ بگەین جا هەرچ وڵاتێک بی هەیە کووردە لێک تێ ناگەن بەڵام هەیە کورد و ئەوروپیە زۆر باش تێ دەکەن من بە شتێکی خراپ نابینم ئەمن زۆر جار بۆ من شتێکی زۆر باشیشە
تێگەشتنیوی لەوانەیە زۆر باشتر بی لە هەندێک بواردا بەڵام لە هەندێک بواریشدا خەڵک دەڵێ خەس و خەزورت کورد باە خۆشتر بوو یان شتێک بوو من ئەوەی بە چێشە نابینم شتێکی زۆر نۆرماڵە لە لای خێزانەکە دەوێری بڵێ ژنی دووەم دێنم جا لەگەڵ ڕێزم چپیاوەک دەتوانی بە ژنەکەی بڵێ ژنی دووەم دێنم هیچ عەزوەک نییە هیچ شتێک نییە بڵێم بتوانم هەندێک هۆکار هەیە دەتوانی لە شەرعیشدا ڕێگەی پێدراوی بەڵام ناوەڵە تا ئێستا بیرم لەوەی نەکردیتەوە الحەمدولله خۆشبەختیم پێکەوە ئینشاڵڵا تا سەریش دەبێت. کاگڕێدار چۆن خۆی بە خەڵک دەناسێنێ ئایا کۆمیدیایە یان ئەکتەریان گۆرانی بێژە؟ من بە ڕێدار خۆم دەناسێنم هیچ شتێکی لەولا دانانێم من حەزم کرد هەندێک شتی ئەوروپا هەیە هەندێک ڕێگە و شوێن هەیە هەندێک شتە باشەکان بتوانم بە کۆمەڵگەی خۆم نیشان بدەم و ئەوانیش استفادە لێ بکەم لە هەمان کاتیشدا من دەستێکی باشم هەیە لە ئایتی و لە سۆشیال میدیا و لە بابەتی تەلەفۆن و ئەپلیکیشنەکان هەر زانیارێکی ئەمن خۆم بیزانم حەزم لێیە ئەوەی بەرامبەریشم بزانی سەرەتای دەرکەوتنەکەی منیش ئەوە بوو من وەکو خێزانێک خۆم دەرخست بڵێن کە خێزانێکم هەیە و دوو منداڵم هەبوو ئەو کاتی منداڵەکانم هەر ئەوەش بوو هۆکار بوو کە چاو لێیدا منداڵەکانم بە 4 زمان قسەیان دەکرد و دەمهیناسە سۆشیال میدیای قسەم لەگەڵیان دەکرد ژیانی تایبەتی خۆم نیشان دەدا وەکو کوردێک کە خێزانەکەی کورد نییە و منداڵەکانیشی بە کوردی قسەی دەکەن و ژیانی ڕۆژانەی خۆم نیشان دەدا بەڵام بەداخەوە چاومان لەسە بوو ئەویش دانیاری کوڕم نەخۆش کەوت نازێنەوە من مهمترین شت ئەوەیە من زانیاری بدەم شتم لێ فێر بن ئەو شتێککە ئەمن هەیتم حەزم لەیە بەرامبەرەکەم بیزانی کێشە نییە بچنەوە بەچن هۆکارێک میم ئەوەشە کە ئەمن کاریگەری خراپم نەبی مەسەلە چ کوردی هەیە دەڵێ ئەگەر گوڵنی دڵکژمەوە من کاریگەری خراپم نییە ئەگە خراپیش نەبم ئەوە وەسەتم لە وەکو هەموو کەسێکتر ڤیددیۆ شت بڵاو دەکەمەوە لە سناپەکەی ناوبانگ تاوەکو ئێستا تووشی هیچ کێشێکی نەکردووی؟ بەڵێ تووشی زۆر کێشەی کردم خەڵکانێک هەیە زەفەرمان پێدەفرۆشی دەیەوێ بە هەر هۆکارێک بی یان نێردراوە یانیش بە کوردەکەی خۆمان دەڵێ حەسوودە دەیەوێ هەندێک شت بکە یان ئەمە غەڵەت بکەم بۆ ئەوەی ناوبانگمان بزڕێنی بەڵێ ئەو شتانێ هەیە ماوەیەک پێش ئێستا لەگەڵ کەسایەتێکی بەناوبانگی نێو سۆشیال میدیا کێشەتان هەبوو کێشەکەتان چی بەسەر هات؟ ئەمن کێشەم لەگەڵ کەس نییە کێشەم لەگەڵ ئەو شتانە هەیە کە کاریگەری خراپی هەبی بۆ کۆمەلگا کێشەم لەگەڵ شخصی نییە کێشەم لەگەڵ دیسان دەڵێمەوە کێشەم لەگەڵ ئەو شتانەیە کە کاریگەری خراپی هەبی لەسەر سۆشیال میدیا هەر شتێکیشم گوتبی و باسیشم کردبی بۆ کۆمەلگە بووە زۆربەی قسەکانیشم ئێستا لەو حاڵەتە کە دادنیشتینێمە شتەکانی من هاتیتە دزی و کە هۆکارچی بووە ئەو قسانم کردیەوە ئێستا دەرکەوت قسەکانی من تەواو بوو ماوەیەک پێش ئێستا دەمادەیت لە سناپەکەت ڕقنت لە کەسایەتێک دەکرد لەناو سۆشیال میدیا بەڵام ئێستا ئەو کەسایەتە هاتووە لە دەرگای ماڵەکەتیدا و داوای یارمەتی لێ دەکا یارمەتی داوە من ڕاست دەکرد دنیا دەورانە ئەو کەسێک کە من ڕەخنم لێگرت بوو خۆی گەڕاوە لای من داوای یارمەتی لێکردم نەک بڵێ مادی ئەو شتانە بەڵکو کێشەی هەبوو لە سناپەکەی داوای یارمەتی لێکردم ئیتر خەڵکێکیش بگەڕێتەوە ناو ماڵەکەت دەبی بە باوەشێکی فراوان بە دڵێکی فراوان پێشوازی لێ بکەین بەڵێ زۆر کەشەوشت هەر ئەو کەسە نەبووە زۆر کەسی دیکە بەناوبانگ داوای یارمەتیان لێ کردیم وەکو کێشەی سناپە
کێشەی سۆشیال میدیایە، هەر کێشەی تەلەفۆنە، ئەو شتانە زۆر ئاساییە وەکو خەڵکەکانی تر یارمەتی هەموو کەسێکم داوە. ئایا ڕێدار ڕکلام دەکا؟ ئەی داهاتی ڕکلامەکانی چ لێ دەکا؟ وڵای من ڕێکلام ناکەم وەکو ڕێکلام و داهاتیشەکەیش تێبا ئەمن لە پرۆژەیەکی خێرخوازی دامە 12 کەسی بڵێن هەندێک بەناوبانگ لە ناو سۆشیال میدیا گروپێکمان هەیە ئێمە بە گروپ ڕێکلام دەکەین من بە شخصی ڕێکلام ناکەم خەڵکەکە دەتوانن بێن ڕێکلاممان پێ بکەن بە 12 کەسین 12 کەسەکەش نیوەمان زیاتر لە سۆشیال میدیا لە سناپچات ئاکتیڤین و نیوەکەی تریشمان لە ئینستا ئاکتیڤین ئەو داهاتەی کە بەدەستمان دەگا یعنی بەدەستشمان ناگە بە ئەو قسەی بڵێن هیچ داهاتێک هیچ پارەک کە ئەو بۆ ئەو ڕێکلامانەی کە دەیکەین ئێمە نایبینین پارەکە بە هیچ شێوەیەک نامینین بۆ نمونە جەنابەت دەی ڕێکلام بە ئێمە دەکەی پێت دەڵێن لەسەر پارەکە ڕێک دەکەین و پێت دەڵێن بڕۆ فلان بڕۆ بۆ لای ئەم خێزانە ئەو پارەیە بدە بۆ خێزانە کە هاتیەوە زانیمان پارەکەت داوە ئینجا دێم ڕێکلامت بۆ دەکەین وەکو پارە وەکو شتێک وەکو داهات هیچ داهاتێک بۆ من نییە بگرە دەستە ئەو قالبی خێرخوازیەکە تاوەکو ئێستاکە کەسایەتیش زۆر بەناوبانگمان بینیوە ئەوانەی لە ئەوروپانە دەگەڕێنەوە کوردستان دەست بە ڕکلامکردن دەکەن و بۆ ماوەیەک و دەگەڕێنەوە ئایا تۆش هەمان شت دەکەی؟ ئەوە سناپەکانم دیارە ئەم ڕێکلام دەکەم یان ناکەم من هەر کەسێک داوای ڕێکلامیشم لێ بکە دەیکەمە دەڵێم وەرە بەو گروپەوە ڕێکلام دەکەین من شخصی نایکەم هەر کەسێکیش ئازادە چۆن دەکا چۆن نایکە ئەوە خەڵک بڕیار لەسەر دەدا بەڵام من سوپاس بۆ خوای ئەو بیرۆکەیم نییە و بە دووی ئەو شتەش ناگەڕێم بەڵام ئۆڤەری زۆر باششم لە بۆ هاتیە و حەزم لێ نەبووە بیکەم من بە پێویستی نازانم. ڕێدار لە وڵاتی سویسرا خەریکی چ کارێکە و وە چ دەکاتن؟ من لە کارگەرکی ئاسنم لە ژووری کۆنتترۆڵم بەڵێ ئاسن دەتاوێنەوە دەیکەنە قالب بۆ هەموو دنیا دەنێ بۆ هەموو جیهان دەنێردرێ من مونەک دەنێنم هیچ سارە نییە لەسەر گۆی زەوی کە مەوادێکی مەی تێدا نەبێ هەموو سارە کە لەسەر جادە دەڕوا مەوادێکی مەی تێدایە ئەگەر دوو ڕۆژگە و هەلت بۆ بڕاسێ کەسێک داوای ئەوە لێ بکات ئەو کۆمپانیە بینیێتە کوردستان تۆش یارمەتی دەدەی؟ بە تاکید کوردستان شانی زۆر زیاتر لەو کارگانەیە کەسێک پاڵپشتم بێ بە تاکید دەتوانین شتی جوان بکەین دەتوانین شتی جوان پێشکەش بکەین و هەلی کار زیاتر بڕەخسێنین لێرانە بە تاکید وایە بەڵام تا ئێستا شتێکی وانە بووە و من بە هەموو شێوەیەک یارمەتی دەدەم هەر کەسێک بیەوێ لەو جۆرە کارانە بکە من پاڵپشتی بم شەرنی ئەو کارگەیەکی تریش هەر شتێک بە من بکرێ من زۆر شتشم کردووە زۆر شتمی نایتە کوردستان وەک کارگەی پاکردنەوەیە وەک چەندین کارگەیە کە ئەمن هۆکارێک بوومە بین لە کوردستان ئەو کارە بکەن ئەو کارێ منیش دەیکەم هەر بزانم ئەو کارگەیە هاتەوە هەولێرێ هەر بەخۆم یارمەتیان دەدەم. ئەگەر دیداری برات نەبووە ڕێدار ئەوە بەناوبانگ دەبوو؟ دەڵێم نەخێر دیدار هۆکاری سەرچی بوو کە ئەمن دەربکەوم بەڵام خۆشم تانیم خۆم دەربێخم لەو بوارانەی لەو زانیارانەی کە من هەیتم لەو ڤیددیوانەی کە من دایدەنێم خۆشم لەسەر پێخۆم وەستام ڕاستە ئەگەرە تو یەکەسێک هۆکار دەبی پاڵنەربی بۆ ئەو شتەی کە دەیکەی شتێکی زۆر زۆر باشە بەڵام ئەوەکەی تیرکە دەبی بە خۆت بتانی خۆت دەرخەی و شتێکی باش بە بینەرەکان شاندێ زۆربەی کات دەبینین لەگەڵ دیداری برات دەردەکەوی ئایا تۆ گەورەتری یاخود دیدار ئەی چەند خوشکوبرانە؟ بەنسبەت گەورەتری ڕاستەکە زۆر کەس دیدار لە من بەگەنجتر دەزانی من باوەش ناشارمەوە دوای نەخۆشکەوتنی دانیاری ڕەنگ و سیمام گۆڕا خۆت دەزانی نەخۆشە کتابی لە ماڵەوە
میم بۆ 2 ساڵی ئاخیری پیری وەک بڵێ پیرتر دەرکەوتم بەو نەخۆشی دانیاری دیدارش ماشەڵڵا ڕاضیە و گەنجە و ئەویش هەروەها دەردەکەوی بەڵام بینمان 6 ساڵە بینی من و دیداری 6 ساڵە دیدار 6 ساڵە من گەورەترە بەخۆشی باسی کردی ئەوە نییە بڵێم لێم عاجز بی ئەو پرسیارەش لەویش دەکرێت چەند خوشک و چەند براینە ئەمە 8 منداڵ بووین برایەکی کچکەمان 3 ساڵ پێش ئێستا ئەمری خوای کرد ماینەوە 4 برا و 3 خوشک لەناو ئەندامی خێزانەکەتان تەنها تۆ و دیدار بە دەردەکەون ئایا تەنها ئەو دوتان بەناوبانگن؟ وڵا بەڵێ بەس ئەو دوومان لە ناو سۆشیال میدیاینە دوو برای دیکەشم بێگومان ئەوانیش بای خۆیان بەناوبانگن بەڵام نە لە سۆشیال میدیا خەڵکی زۆر دەیان ناسن بۆ حکومەی کە بەس لەگەڵ دیداریمە ئەمن و دیدار زیاتر وەکو برادرین ڕاستە ئەمە براینە بەڵام زۆر بە برادراتی دەردەکەوین ئەو بەبێ من ناکە ئەم بەبێ هیچ ناکەم لێک تێگەیشتنی من و دیداری لێک تێگەیشتنی چکەیە لەوەی کە لەگەڵ برا گەورەکانی ترمان هەڵسوکەوت دەکەین ئەوە هۆکارەکەیە چکە هەردووچمان خولیای ناو سۆشیال میدیامان هەیە ئەوە هۆکارەکە من و دیدار زۆر لێک نزیکین ئەو دەنگویانە ڕاستن دەربارەی ئەوەی ئەو گۆڵستارەی سناپچاتی کاک دیدار تۆ بۆ دۆرت گرتووە؟ نەک 100% بەڵکو من هۆکارێکی سەرەکی بووم کە لە بۆم وەرەگرت ئەویش ئەوەیە خۆی دیدار پێشتر دەبایە وەرگری چەند کەسانێک دانویست بە مادی کە دیدار مادی بدا وەربگری ئەم من نەمهێشت و بە خۆشی حەزی نەکرد کە ئەو پارەیە بدا بەڵێ من هۆکارێکی بڵێن تا ڕەدەیەک هۆکارێکی سەرەکی بووم بۆ وەرگرتنی گۆڵدن ستاری دیداری نهێنی فۆریو کاگڕێدار چییە؟ بۆچی زۆربەی کات کاگڕێدار لە فۆریو دەبینین؟ یانیش دەڵێن ڕێدار سپۆنسۆری لێتدا کە لە زۆر لە فۆریوە شتیوانە من سناپچات ئەوە بە خۆی قەرارەدا چێ دەیخاتە فۆری و چێ ناخاتە فۆری و نازانم بڵێم چی من هیچ شتێکم نەکردی و سناپ بە خۆی دەیکات کێشەکەی نێوان تۆ کاک دیدار چی بوو؟ ئەو دەنگویانە ڕاستن کە ئێوە ماوەیەک پێش ئێستا کێشەتان هەبووە؟ هیچ کێشەمان نەبووە کێشەمان بۆ پەیامەکە نابەخوای لەگەڵ دیدار هیچ عاجزیمان نەبوو و نازەمە قسەیە لە چێ هاتیە نەخێر هیچ شتێکی وان نەبوو کۆمنتت بۆ ستافە کوردەکان چییە؟ لەمە دووە تۆش نیازی ئەوە تێ ستافێک دانەی؟ هیچ کۆمنتم لەسەریان نییە و بە نیازش نیمە هیچ ستاف و شتی دروستکەم کۆمنت لەسەریان کۆمنتم نییە کۆمنتیش نادەم لەسەریان هاتینە کۆتای پرۆگرامەکەمان چیت هەیە بۆ کلیل میدیا و وەچ شتێک ماوە بڵێ؟ هیچ شتێکم نەمایە ماشەڵڵا هەمووت گوت سوپاستان دەکەم سوپاسە بۆ میوانداریە هیوای سەرکەوتنتانە بۆ دەخوازم هیوادارم لەو ڕێچکەیە بەردەوام بن و هیوای سەرکەوتنتانە دەخوازم دووبارە